فرمي صحتك ئەمجا خاڵی پێنجەم لە شاغیت پێش نەخۆشی ئەمش مسلمان عیزەکان ئێمە ئێستا هاتوین بۆیرە هەمومان کە توانیمانە بین بۆیرە کەواتە لەشمان ساغە ئەمە گەورەترین نیعمەتە ئەبێ پێی بزانین کە دەتوانین بین بۆ مزگەوت و جمعە و جەماعەت بکەین لە پێی خۆمان و دەگەڕێینەوە گەورەترین نیعمەتە سوپاسی خوایە هەزاران هەیە وەک من و تۆ لەوەی کە منی من و تۆیشی نەکردووە منداڵە یەمان چاوی بە دنیا هەڵنهاتووە سێرەکەی نەخۆشیێکی کوشندەی هەیە کەسی وایە لەسەر جێگایە 10 ساڵە 20 ساڵە 30 ساڵە لەسەر جێگایە کەسی وایە ناتوانێت بە پێوە چریکەی ڕاوەستێ کەسی وایە ناتوانێت سەعاتێ بە دانیشتنەوە دانیشێ کەسی وایە ژیانی نییە نەخەوی ماوە نەژیانی ماوە کەسی وایە سیحەتی چاکە بەڵام خواردنی نییە لێ قەدەغەیە هەموو نەوعەکان کە ئەوەی لە یادتانە کەواتە گەورەترین نیعمەت ئەمەیە کە من و تۆ سیحەتمان چاکە کە سیحەتمانش چاکە بێ بەکاری بێنین بۆ چاکە و بۆ باشە مسلمان عەزیزەکان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتمان پێ دەکا دەڵێت ئەم 5 خاڵە وریابن ئەگە بەکاری نێنن لە چاکەدا ئەوە بە تەئکید ئەو 5 خاڵە دێتە ڕێگاتان ئەو کاتە ئێوە ناتوانن بەکاری بێنن بە باشە بۆیە عولەمایان فەرموویانە الوقت يمر